سڵاو ڕێز من سەلام محەممەد چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆک. وەک دەزانن ساڵانێکە هەرێمی کوردستان بۆتە دۆزەخێک بۆ ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان و چالاکوانان. لێرەدا دەمەوێت سەرنجتان بۆ لای بابەتێک ڕابکێشم لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 1/12/2016 کە دەکاتە 7 ساڵ بەر لە ئێستا کوشتنی ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوێکی گۆڕان لە دەڤەری شیلاتزێ. شکری زەینەدین ناسراوە بە شکری ڕێکانی لە یەکێک لە چیاکانی ئامێدی تەرمەکەی دۆزرایەوە. ئەمەش تەنها بەهۆی ئاشکراکردنی پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ و گەندەڵیەکانی بنەماڵی بەرزانی ئەوەی جێگای نیگەرانیە تاوەکو ئێستا هیچ بکوژێکی ڕۆژنامەنووسان بە سزای یاسایی نەگەێنراون چونکە بکوژان لە پێکاتەی خودی دەسەڵاتن. هێشتا دایان ڕۆژنامەنووسی دیکە لە ژێر هەڕەشە و فشاردان و بانگێش دەکرێن و چاودێری دەکرێن لەلایەن دەستگامنیەکانەوە. ڕۆژنامەنووسان دەڕفێندرێن و لە ژێر ئەشکەنجەدا دانپێدانانیان پێتۆمار دەکرێت. لە نێویاندا ڕۆژنامەنووس قارەمانشکری کە سزای 7 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. لە هەمان کاتدا 7 ساڵ بەر لە ئێستا باوکشی لەلایەن هەمان حیزب و بنەماڵەوە کوژرا. لێرەوە دەڵێم چالاکوانان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەمان لە ئاستۆدایە بۆ تێکۆشان و بەرگریکردن لە ئازادی ڕادەربڕین. وەک هەمیشە پێویستە دەست لە ناو دەست بین و بۆ ئەستانەوەی دژی ئەو زوڵم مستەمەی بەرامبەر تاکی کورد دەکرێت لەلایەن حیزبی جوود بنەماڵەوە.